هاوکات لەگەڵ ئەو زیان و قەیرانە مرۆیی لی کەوتۆتەوە لافاوەکەی ئەم دوایی قەزای چەمچەماڵ و دەوروبەری پەردەی لەسەر چەندین گرفت و کەمتەرخەمی حکومەت و لایەنە پەیوەندیدارەکانی ئەو سنوورەی هەڵماڵی. کاتێک سەردانی کۆڵانەکانی ناحی تەکیە دەکەیت هەز بەبوونی هیچ خزمەتگوزاریەکی وەک ڕێگاوبان و شۆستە و خزمەتی لایەنی پەیوەندیدار ناکەیت و هاوڵاتیان لەسەر ئەرکی خۆیان کۆڵانەکان چاوڕێژ دەکەن. ئەمە کە لەگە هەر باران باری تیا دەرناچی نە تێکەڵەیە نە قیرە نە چەمەندۆیە بەڕاستی شتێکمان بۆ نەکراوە چێژ بیکا کاکە بە چێ برین نازان بە چێ برین بۆمانەکە نەخێر. مامەساجان وەڵڵاهی باران لە عەرزەدا ئێمە خنکاوی لە قوڕاوە بەبیلای خۆم خێزانم کە مناری وردم نییە لەوێ ڕائەوەتین کە بارانێکە بارێ مناری ئەوەنەوەنەدی ئەکەوێتە قوڕەوە بێمە حەوشە بە باوش ئەیپەڕێنمەوە ئەو بەر کاکە ئاخە قەیناکە ئاخر ئێمە دڵمان بۆچی بەم حکوومەتی خۆمان خۆشە گلەی لە کێ بکەین گلەی لە وڵاتی تر بکەم مەجبورم گلەی لە حکوومەتەکەی خۆم بکەم. هاوڵاتیانی ناحیەکە دەڵێن خێرخوازان لە بری حکومەت قەرەبووی زیانی لافاوەکەیان لە ئەستۆ گرتووە بەڵام خۆ ناگونجێت چاوەڕوانی لە خێرخوازانیش هەبێت خزمەتگوزاریە سەرەتاییەکان دابین بکات. دۆخی خراپی دانیشتوانی ئەم قەزایە لە کاتێکدایە ناوچەکە بە سامانی سروشی دەوڵەمەندە بەڵام نەک ئەم سەروەتە نەبۆتە خێر بۆ دانیشتوانەکەی بەڵکو ژینگەی شارەکەی تێکداوە و تەنیا بەرهەمەکەی دەرد و نەخۆشی بووە. ئەمە ژیانەکەی ئێمەیە دەستانە ئاوا قوڕە هاوی نەخۆڵە ئیتر بەڕاستی ژیانی تیانە بە ڕێیوەمە ژیانە لە کۆڵانی ئێمە ئەگەر شتێکمان بۆ بکەن دەستخۆشیتان لەکەم ئیتر ئەو حاڵەکەمانە بەخوا مناڵمان دێتە دەرەوە قاچی نامێنێ هەموو گیانی قوڕە ئیتر ڕۆژانە ئێمە ئەمە حاڵمانە ئەومان نییە پێی بشوین ئەو حەوشەبانە ئیتر بەڕاستی بەدەست قوڕەوە زۆر وێرانە ژیانمان ژیان منتیانی ئەم کۆڵانە ئەگەر شتێکمان بۆکەن دەستخۆشیتان لەکەی. تا دێت بازنەی ناڕزایەتیەکان لە حکومەت و لایەنە ئیداریەکانی شار فراوانتر دەبێت و بەو هۆیەوە چوار بەرپرسی باڵای قەزاکە دەست لە کارکێشانەوەیان لە پۆستەکانیان ڕاگەیاند. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام ناحی تەکیە.